نرخی بنزین لە بەرزبوونەوەی بەردەوامدایە بە جۆرێک هەر لیترێک بنزین نزیک بۆتەوە لە 1000 دینار. سەرۆکی کۆمەڵی بنزینخانەکانی سلێمانی دەڵێت تا باج ڕوسومات لەسەر هەوڵدەکردنی بنزین کەم نەکرێتەوە دابەزینی نرخی بنزین مەحاڵە. هۆکارێکی دیکەی بەرزبوونەوەی نرخی بنزین ئەوەیە بەراورد بە ساڵی ڕابردوو ئێران پڕێکی کەمتر بنزین دەنێرێت و زیاتر بۆ ناوخۆی خۆی تەرخانی کردووە. تقریبا نزیکی بۆ 2 مانگە چێ بنزینخانەکان یعنی هەیە هەر یعنی زەرریژی کردووە هیچ کە هیچمان دەست نەکەوتوە هەیە لە مایەکی خۆی ژیاوە. هەردووتمانە بەشم ئەم خۆناغە سەختە تێپەڕێ مەسەن ئەو 5 ڕۆژتمانە 10 ڕۆژی تر 15 ڕۆژی تر بەڵامی تر گەشتین بەم مەرحەلە ئەمڕۆ کە من خۆ وتمان قسە ناکەین بۆ کەناڵەکان بەڵام وتم بە ئەوەی کە ڕاست و حەقە ئێمە بڵین بە هاوڵاتی لەبەرەوەی غەڵەت تێنەگەن نە لە ئێمە نە لە بازرگان کە بزانین کێشەکە چییە وە چی بە دیلێک باشە کە بۆ هاوڵاتی باش بێ ئێمەش وەکو خۆمان ئامادەین ئەو بنزینخانەکانمان لە خزمەتی هەموو کەسێکایە خۆی ئەوەی بکرێ بۆ باشکردنی ئێمە داوامان کردووە کە بەعام ڕسومات دابەزێن ئەوە تەسیری خۆی ئەگەر کەمیش بێ هەر ئەی بێ لە بڵێن سەر سنوورەکانە و ئەوان وەکو چیتر باشە بۆ هاوڵاتی ئێمە وەکو بنزینخانەکان ئامادەین سوتەمەنی وەربگرین بە سعری هەرزان بە هەرزان بیفرۆشین و هەمووشمان پێوتون بزانین ئەوان حەلیان چییە بۆ ئەمە چاوەڕێ ئەوانەکەن وەکو ویلایانی پەیوەندیدار. 2 هەفتە بەر لە ئێستا حکوومەتی هەرێم ڕایگەیاند باج لەسەر هاوردەکردنی بنزین کەم دەکەنەوە بەڵام سەرۆکی لیژنەی سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت حکوومەت لەگەڵ خەڵکدا ڕازگۆ نییە و بەڵێنەکانی ناباتە سەر ئەگەر بەڕاستی خەمی کەرتی سوتەمەنیەتی با نەوت بۆ پاڵاوگە ناوخۆیەکان دابین بکات تا بنزین بە نرخی 450 دینار هاوشێوەی عراق بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت. کوردستان هەر ماوەی بە بیانوویەک هەر ماوەی مبەڕیرێکی لابەلا و ناپێویست ئەمە حکوومەت هێرێمی کوردستان هۆکاری گرانبوونی نرخی سوتەمەنیە ئەگەر حکوومەت ئاسانترین شێوە سادەترین شێوە خەمی هاوڵاتیانێتی تەنها نەوتی خاو بدرێ بە پاڵاوگەکان بەرهەمەکەی لە ناوخوات بدرێتە بەنزینخانەکانی وێستگەکانی ناوخۆی ئەمە تاکە چارەسەرێکە کەیتر بوومەلەرزیە لە ئێران ڕۆدا ئەڵێن ڕێگاگیرە خۆپشاندانیەکرێ ڕێگاگیرە بارودۆخی سیاسیە گۆڕێک ئەمانە چارەسەر نین ئەمانە پێویستە چارەسەر لە ناوخۆ بکرێ و ئەگەر ئەوەش ناکرێ ئەو هۆکارانەی کە بوونەتە گرانبوونی نرخی سوتەمەنی کاریان لەسەر بکرێ وەکو خۆڕکاری دابەزێدان لادانی باجی ڕوسومات و گومرگی کار ئاسانیکردن بۆ بازرگانەکان. 90 بنزینخانە لە سنووری سلێمانی کار دەکەن پارێزگاکەش ڕۆژانە پێویستی بە 2.5 ملیۆن لیتر بنزین هەیە. ئێستا نرخی 1 لیتر بنزینی نۆرماڵ 800 دینارە و بنزینی محەسەن 850 دینار و بنزینی سۆپەریش 925 دینارە. ماوەی 3 مانگە بنزینخانەکان هەر جارە و 25 دینار نرخەکەی بەرز دەکەنەوە بە جۆرێک دەوترێت 1000 دیناریش تێدەپەڕێنێت. حکوومەتی هەرێمیش دەستەوستان دانیشتووە و پلانی بۆ چارەسەری ئەو قەیرانە نییە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.